هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی 23 بەدیلێک بۆ خۆت دابنێ. برای ڕێزدارم، خوشتی ئازیزم، خوای پەروەردگار هەر گوناهێک، هەر تاوانێک، هەر شتێکی لەسەر ئێمەی مرۆڤ حەرام کردووە، قەدەغەی کردووە، ئیلا لە بەرامبەردا حەڵاڵێکی بۆ داناوین، لە بەرامبەردا بەدیلێکیدا بۆ داناوین. وأحل الله البيع وحرم الربا. ڕیبا کاتێک لەسەرمان حەرام دەکات، لە بەرامبەردا مامەڵە و کڕین و فرۆشتنمان بۆ حەڵاڵ دەکات. قل لا يستوي الخبيث والطيب ولو أعجبك كثرة الخبيث فاتقوا الله يا أولي الألباب لعلكم تفلحون. بەڵێ کوا باشی و خراپی، کواشتی پاک و کواشتی پیس وەکو یەکترین. لە کاتێکدا عەرەقت لەسەر حەرام دەکات، بەڵام لە بەرامبەردا دەیان خواردنەوەی تری چێژبەخشت بۆ حەڵاڵ دەکاتن. ئەو هەموو خوارد جۆرە خواردنەوانەی تر، شیر و شەربەت و جۆرەها خواردنەوەی تر لەسەرت حەڵاڵە، بۆی موباح کردووی. کەواتە برای ڕێزدارم، لە کاتێکدا کە گوێگرتن لە گۆرانی و لە مۆسیقای حرام لەسەری حرام کردووی، بەڵام لە بەرامبەردا دەتوانیت گوێ لە سرودە ئیسلامیەکان، گوێ لە سرودە ئاینیەکان، ئەوانەی کە کاریگەریان هەیە و بەرەو تەوبەکردنت دەبەن، گوێ ئالەوانە بگری، لە جیاتی ئەوەی گوێ لە گۆرانی و لە مۆسیقای حرام بگری، لە جیاتی ئەوەی کە بەرەو کاروباری حرام بکەویە ڕێ، لە بەرامبەردا دەتوانیت بچی سەفرە بکەی، بچی بگەڕێی بەناو سروشدا. بەڵێ گەڕان و سوڕان و سەفرەی حەڵاڵ بەناو سروشدا گەڕان، ئەوە دەتوانی ئەمانە بکەی. لە جیاتی ئەوەی کەوە سەفەر بۆ وڵاتی گوناه و تاوان و بۆ شوێنی خراپ بکەی، دەتوانی سەفەر بۆ وڵاتانێک بکەی کە پارێزگارن، کە دەستیان بەدینەوە گرتووە، بۆ ئەوەی لەوێوە زیاتر بەرەو خوا، بەرەو تەوبەکردن، بەرەو پشتکردن لە گوناه و تاوان بکەویە ڕێ.